وڵا لە پرسیاری دووەمت دەست پێ دەکەم ئێمە شارەکانی گەشت نیشتە جێبوون لە چوارچێوەی یاسای وەبەرهێنان دروستکراوە ئەوانەی لەوێش دەژین هەر هاوڵاتی وڵاتی ئێمە و شاری ئێمەنە ڕاستە لە چوارچێوەی ئەو بابەتانە دەبێت خزمەت گوزاریەکان لەسەر وەبەرهێنەرە دابینی بکاتن بەڵام ئەوانیش گرفتی وشکە ساڵیانی هەیە ئێستا ڕۆژانە لەو شارانەش داخوازی لێدانی بیری تازە دەکرێت و ئێمە وەکو حکوومەت هیچ بیرێکمان بۆ ئەوان لێ نەداوە تەنها ڕێگە پێدانەکەمان کردیە وەبەرهێنەر ئەنجامی دەداتن لە گەڕانەوەی پارەی ئاوی ماڵان و ئەو بابەتە خزمەت گوزاریانەش لەو شارانە مەبلەغێکەیە خزمەت گوزاری لە هاوڵاتیان وەردەگیرێ بەڵام کە دەڵێن سیاسەتی ئاودا دەڕێژین و بۆ بەڕێوەبردننی ئاو پارێزگاریکردن لە ئاو هەموو ئەو بابەتانە لە خۆ دەگرێتن ڕەنگە هەندێک لەو کەم و کوریانە هەبیتن بەڵام بەدڵنیاییەوە ئێمە لە چارەسەربوونی گرفتی ئەوانیش هەست بۆ بەرپرسیارێتە دەکەین وەکو حکوومەت ئەرچی ئێمەیە و لەگەڵ ئەوەشدا ئێمە بیرمان لە بۆیان لێ نەدایە لە چوارچەوەی پرۆژەکان خاوەنی پرۆژەکە بیر لێ دەدا بە تەنها ڕێگەدانەکەی لە ڕوازانستیەکەی لەوەی کە چەند گونجاوە چەند دەتواندرێ و دایرەی ئاوی ژێرزەوی دیراسی دۆخەکە دەکاتن و جێگایەکە دیاری دەکرێتن لە وەرنەگرتنی پارەکەش ئێمە بەڵێ کەم کوڕیمان هەیە نەتەنها لە شارەکانی وەبەرهێنان لە زۆر جێگای دیکە دەبێ ئەو بابەتانە ڕێک بخرێتەوە چکە ئاو سامانێکی گرنگی وڵاتە لەگەڵ ئەوەشدا ئێمە لەگەڵ ئەوە داین کە بە جۆرێک بتواندرێ و پارەیەش وەربژرێ باری خەڵکی زێدەتر قرس نەکرێت و زۆر سپاس.